بایکۆت و ناڕەزایی مامۆستایان لە سنووری سلێمانی بەردەوامی هەیە و تا ئێستا دەرگای قوتابخانەکان نەکراونەتەوە بەهۆی سزادانی بەشێک لە وانەبێژان لە سلێمانی کردبوونەوەی بەشێک لە نوێنەری وانەبێژان لە بەردەم بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی بەڕێوەچوو جگە لە چارەسەری کێشەی هاوڕێکانیان پەیامی بایکۆتیشیان دووپات کردەوە. ئەم گردبوونەوەی ئێستا هەرگیز بە مانای شکاندنی بایکۆتی پرۆسەی خوێندن نییە و مامۆستایانی وانەبێژ و نوێنەرەکانیان لە پارێزگای سلێمانی جەخت ئەکەینەوە لەسەر بەردەوامی بایکۆتی پرۆسەی خوێندن کە خۆتان نەزانن وەرزی یەکەم خەریکە بە بایکۆتەوە کۆتایی دێ و پلانمان وایە لەم هەفتەیەدا نوێنەرانی مامۆستایانی وانەبێژ بە هاوکاری و بە هاوشان لەگەڵ مامۆستایانی دامەزرا و کۆ دەبینەوە پلانی بایکۆت بۆ وەرزی دووەمی خوێندن ڕادەگەێنی. نوێنەرەکانمان ئێستا لە ژوورەوەن تەنها بۆ ڕاستکردنەوەی هەڵەیەکە کە لەلایەن نازانم بڵم بەڕێوەبەری گەشتی ئێرێ چکە پەیوەندیمان بە وەزیرەوە کردووە لە هیچ پەیوەندی بە ئێمە نیە تەنها کێسەکە پەیوەندی بە سلێمانیەوە هەیە. قسەمان لەگەڵ کردوون ئەو نوێنەرانمان لە ژوورەوە قسەیان لەگەڵەکە کۆمەڵێک خاڵە مامۆسایەکی وانەبێژ بۆ نمونە وانەی کوردی ئەڵێتەوە مامۆسایەکی میلاکیش لە هەمان قوتابخانە وانەی ئینگلیزی ئەڵێتەوە بە شەوانەی مامۆسا میلاکەکە بە نمونە 18 وانەیە ئەبێ بیکە بە 24 وانە 6 وانەی مامۆسای کوردیش بڵێتەوە کە اختصاصی خۆی نییە بەس لەبەرەوەی هی مامۆسایەکی وانەبێژە ئەبێ ئەم بیڵێتەوە بۆی مامۆسا وانەبێژەکە ئێزن بن. داخەوە بەرپرسانی ئەم وڵاتە بە تایبەت بەرپرسانی پەروەردە هەر جارێک کە دێنە گۆ شەکر ئەشکێن و دڵی چەندەها مامۆسا و خوێندکار ئەشکێنن بەڕاستی بەداخەوە کە بۆ ئەو وتانەی کە ڕوبەڕووی ئێمەیانەکەنەوە ئەم ڕۆژگردبوونەوەیەکی وامان کردووە کە بۆ پشگیری ئەو مامۆسا هاوڕێیانەمان کە نزیکە 200 مامۆسا بێت شایستەدارەکانیان ڕاگیراوە بەهۆی ئەوەی کە هەشت بەشەوانە تا هەشت بەشەوانەیانە کە پێشتر وەزیر بەڵێنیدا هەتا هەشت بەشەوانەش مامۆسا ئامێنێتەوە هیچ ئیشکالێکی جیاواز لە ڕۆژانی تر مامۆستایانی وانەبێژ و میلاک لە ڕانیا هاتنەوە سەر شەخام و بەشێک لە مامۆستایانی سلێمانیش بۆ پشگیریان بەشداریان لە خۆپشاندانەکەدا کرد و ڕێپێوانێکی بەرفراوانیان بۆ داواکردنی مافەکانیان ئەنجامدا. هەڵبەتە نزیک دەبنەوە لە کۆتایی هاتنی وەرزی یەکەمی پرۆسەی خوێندن حکوومەتی هەرێم بێباکانە خەمساردانە لە ئاست پرۆسەی خوێندن قوتابیان و خوێندکارانی ئەم نیشتیمانە تەنانەت کۆمنۆیەکی ناسایی ئەنجومەنی وەزیرانی نەکردووە ئاستۆی بێباکی حکوومەتی هەرێم خوێندنی ئەم ساڵپەکێ دەکێتە سەر ئەم حکوومەتە دەسەڵاتە بێباک و خەمساردا بۆیە ئێمە نەکە لە وەرزی یەکەم وەرزی دووەمیش بەردەوام دەبین ئەگەر ساڵێکی تری دەزانن ئێمە ئیرادەی بەهێز خۆمان ناشکێن بەرامبەر ئەم دەست و چەتانەی مافیای کوردی. شتێکی ڕوون ئاشکرایە کە حکوومەت بەدەم داوەڕەوەکانی مامۆستایانەوە نایە تا ئێمەش بایکۆت بشکێنین و بچینەوە هۆڵەکانی خوێندن ئەوە خۆی لە 3 مانگ دەدا کە مامۆستا لەسەر شەقامە تەنها داوای بەسیترین مافی دەکاتن کە موچەیە نایداتن. وەرزی یەکەمی خوێندنی ئەم ساڵ کۆتایی دێت و دەرگای قوتابخانەکان نەکراونەتەوە چارەنووسی پرۆسەی پەروەردەش نادیارە و هیچ ئاسۆیەکیش نییە بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.